بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام. دیارە گوند و لادیەکان بە تایبەتی لە سەدەی ڕابردوودا شوێنی پێگەیاندنی پیاوانی ئاینی و ئازا و مەرد و بێر بووە. من ئێستا لە گوندی بامۆکی سەر بە پارێزگای هەڵەبجەم. دەمەوێت لەم بەرنامە تایبەتەدا شوێن پێی یەکێک لەو پیاوە ئاینیانە دۆکیۆمنت بکەم کە لە دوای چەندەیەک لە وەفات و شەهیدکردنی هێشتا ناوی هەر زیندووە و خەڵک باس لە خزمەت و ئازایەتی و کاریگەری ئەم پیاوە دەکات لە کۆمەڵگەی کوردیدا. لەگەڵمان بن. سەیفەدین ئەحمەد محەممەد خەڵکی گوندی بامۆکی سەر بە پارێزگای هەڵەبجێ و لە 3 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی ئەو شارەوەیە. لە ساڵی 1954 لە خێزانێکی ئاینپەروەر و پابند بە ئاداب و شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام لەدایک دەبێت. مامۆستا سەیفەدین 2 خوشک و 3 برا بوون. مامۆستا سەیفەدین لە گوندی قوتابخانەی بامۆک تا چواری سەرەتایی خوێندووە و خولیای زانستە ئیسلامیەکان بووە. بۆیە لە دوای پۆلی چوارەوە درێژە بە خوێندن لە زانستە ئیسلامیەکان دەدات لە ناو شاری هەڵەبجە. شەهید هەر لە تەمەنی منداڵی و مێرد منداڵی گۆشتکراوی حوجرە و مزگەوتەکان دەبێت. هەر بۆیە لە دوای نەمانی خوێندنگەی زانستە ئیسلامیەکان لە هەڵەبجە ڕوو لە شاری بەغدا دەکات بە ئامانجی درێژەدان بە خوێندن لە کۆلێژی ئاداب بەشی زمانی عەرەبی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. دوای بەخێراتنی ئێوەی بەڕێز دیارە من مامۆستا معتەسەمی حاجی عەتای بامۆکی برازای مامۆستا شەهید مامۆستا سەیفەدینم. نەنکم 5 منداڵی هەبووە 2 خوشک و 3 برابوون. باوکم و حاجی سەردار و مامۆ سەیفەدینم لەگەڵ 2 خوشکە. مامۆ سەیفەدینم مناڵی هەمویان بووە. ئەو کاتێکەوە لە دایک بووە ئەوەی کەوا باوکم باسی کردووە تقریبەن ساڵێکی نەبردووە باوکیان وەفاتی کردووە. نەنکی ڕەحمەتیم بە ڕەحمەت بێ سەرپەرشتی کردوون و باوکیشم گەورە بووە تەمەنێکی هەبووە تقریبەن 14-15 ساڵ لەو ئەم ناوانە بووە. ئەمیشی تر ئەڵێ دەستم داوەتە ئیش و توانیمە سەرپەرشتی ئەم منداڵانە بکەم. پاشان هەر لێرە ڕۆشتۆتە قوتابخانەی بامۆک. لە قوتابخانەی بامۆک تا چواری سەرەتایی خوێندووە. بەس ئەوەندەی کەوە باسی ئەکەن مناڵێکی زۆر زیرەک بووە، زۆر وریا بووە، زۆر بە ئەدەب و بە شەرمیش بووە. دینداری و خواناسی ئەڵێن هەر بە مناڵی پێوە دیار بووە. باوکم ئەیگەڕێتەوە ئەڵێ زۆر حەزی لە مزگەوتە کرد، بەردەوام لە مزگەوتا بوو. لە پۆلی چواری سەرەتاییە ئەڵێ حەزەکەم باسی دیراساتی ئیسلامی ئەبێت ئەو کاتانە لە مزگەوتی مامۆستا مەلا ساڵح بە ڕەحمەت بێ مامۆستا مەلا ساڵحی گەورە. ئەڵێ ئەمەوێ ئیزنم بدەن بڕۆم لەوێ بخوێنم. پۆلی چوار ئەڕاتە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزانە. خۆشەویستی و زیرەکی زۆر ئەبێ بە تایبەتی لە دڵی مامۆستای گەورە و خۆشەویست مامۆستا مەلا ساڵحی تریفا و لەگەڵ هەموو مامۆستاکانە زۆر خۆشیانەوە لە ناو قوتابیەکانە. زۆر زیرەک و لێهاتوو بووە و هەروەها زۆر جەری و ئازاش بووە لەو کاتانە کە زۆرێک لە مامۆستاکان ئێستا هەندێکیان ماون و ئەوانەی کەوا وەفاتیان کردو ڕەحمەتی خۆیان لێبێ باسی ڕووخۆشی و ئەدەب و ڕێزی مامۆستا ئەجێڕنۆ کەوا لە ناو تەلەبەکانە چۆن دیار بووە. هەروە هەندێک لە قوتابیەکانیش بە هەمان شێوە باسی ئەکەن. پاشان چەند ساڵێکیش لەوێ ئەخوێنێت لەبەر ئەوەی کەوا قوتابخانەی دیراساتی ئیسلامی دائەخرێت مامۆستایان ئەفەرمونون بە باوکم و هەندێک لە باوکی ئەو قوتابیانە ئەڵێن ئەم قوتابیانە با خوێندنیان لە دەست دەرنەچێ بڕۆن بۆ بەغا بۆ شەریعەی بەغا. لێرە ئەمیش ئەیانێرن بۆ ئەوێ لەگەڵ چەند قوتابیەکی کاو ئەڵێن مامۆستا تۆ سەرپەرشتی ئەم قوتابیانە بکەیت چونکو ئەو سیفەتانی کەوا پێویستە وەکو ئەمیر وەکو لێپرسرا و سەیرەکەین لە توا هەیە. ڕۆشتە ئەوێ زۆر بە سەرکەوتی و بە دەرەجەی باشەوە توانی کولەی ئاداب بەشی عەرەبی تەواو بکات. ئەم سیفەتانی کەوا جەنابەت باسی ئەەکەی نەک هەر بڵین ئەو ڕەفیقەکانی ئێمە خۆمان شاید حاڵین و لە بەخشندەییە لە قسە خۆشیە لە ڕێز و ئەدەبا کەوا کاتێک لە مەجلیسێکا دائانیش قسەکانی ئەکرد لە هەر شوێنێکا بیزانیا ئیتر قسەی ئەوە و ئەو شتە باشە سیرەکەی بەو شێوەیە قسەکانی ئەکرد. اینجا لە سڵح و ئاشتەوایەکانە زۆر لە بەدەمی خەڵکەوە بوو.
خەڵکانێکی زۆر ئێستەیشی لەسەر بێکەوایەن و پێمان ئەڵێن بەڕاستی مرد بوو، مردی مەدان بوو لە هەر شوێنەکە بەهاتای هەر مشکلێک وایە قسەی بکردایە مشکلەکە حەل ئەبوو. پاشان سەیرەکەی لە بواری بانخوازیە من خۆم بەبیرم نییە زۆر بە مناڵ بووم لە خزمەتیا یان یەک دوجارێکم بەبیریە شەوان لێرە کەوتونەتە ڕێ لێرە بۆ شەوی ڕەمەزان بۆ لەیلەتول قەدر ڕۆشتون بۆ مزگەوتی پاشا لەو کاتانە ئاوێ قەرەباڵغ بۆ و ئەو مامەسا بەڕێزانە لەوێ بوون منیشی بردووە لەگەڵ خۆیان زۆر مناڵ بووم بەس ئەو ئێستا بیرمێت کەوا یەک دوجارێ بە شەو بردوومی ڕۆشتۆ لە خزمەتی ئەو مامۆستایانە بەردەوامیش ئەمبینی ئەڕۆشت لە خزمەتی مامۆستا بەڕێزەکان دا ئەنیش لە خزمەتیانە اینجا لە بواری خوێندنەوە زۆر گرنگی بە خوێندنەوە ئەدا هەر بۆیە سەیرەکەی لە حیاتیا توانی ژیانی پێغەمبەران زۆرێک لە حەزرەتی ئادەم سەلام و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ لوط ئیبراهیم موسا عیسا یەحیا زۆرێک لەمانەی نووسیەوە بەڵام خوای پەروەردگار تەمەنی هەر ئەوەنە پێیانەی توانی لە حیاتی خۆیان چەند کتێبێک نەبێ تەبعی بکا و بڵاوی بکاتەوە دەستنووسەکانی ئێستا هەندێکیان ماون و پارێزراون و هەندێکیان کراون بە نامیلکە ئینشاءڵڵا نیەتمان هەیەکەوە بتوانین هەمویان کۆ بکەینەوە لە بەرجێکی قەشەنگ و جوانە و پێشکەش بە مسلمانانی بکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوا درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەرمان محەممەد الموستەفا مامۆستا سەیفەدین ئەحمەد محەممەد مستەفا بامۆکی بە حکمی دراوسێتی کە دراوسێ بووین ماڵمان نزیکەی دەمەترێک لە یەکەوە دوورە ئەو کاتە دایکی لە حیاتا مابوو بەڵام باوکی من نەمبینی و باوکی زوو وەفاتی کردووە سێ برابوون جەنابی کاک حاجی عەتا و جەنابی حاجی سەردار و مامۆستا سەیفەدین ئەم بچووکیان بوو مامۆستا سەیفەدین لە ئێمە گەورەتر بوو لە عومری من و ڕەفیقەکانی من گەورەتر بوو لە تەمەنە بە 3-4 ساڵێک اینجا لەبەر ئەوە هەر بە مناڵی زەوقێک و شەوقێکی دینی هەبوو حەزی لە مزگەوت و لەوانە ئەکرد و دوایش چووە مەدرسەی دینی لە هەڵەبجە و فێری قورئان و شارەزایی لە ئیسلام بوو ئێمەی مناڵی ئاوایی ئەو تەمەنانەی کەوا لە حدودی 10 ساڵ و 12 ساڵ و ئەوانە بووین مامۆستا کۆیە کردینەوە لە مزگەوت دەرسی پێوتین دەرسی قورئان و دەرسی سرودی پێوتین و جاریوا بوو ئەیشی بردین بۆ دەرودەشتەکانی پشتی بامۆک وەکو کانیماران و سەروەیس و ئەوانە لەبەر ئەوە هەر بە مناڵی لە خزمەت ئەو برابەڕێزەیە بووین و ناسیومانە وەکو ئەو دەوری مامۆستای بینیەوە بۆ ئێمە بە حکمی دراوسێتی بە حکمی تێکەڵی ئەوانە هەموو ئەسباب بوون بۆ ئەوەی کەوە من لەگەڵ مامۆستا سەیفەدینە زۆر تێکەڵ بووم و زۆر بەیەکەوە بین و کاریگەری باشی هەبوو لەسەر من لەسەر پێگەێنانی من ئەتوانم بڵێم یەکێک لە مامۆستا سەرەکیەکان کە لە بیدایەتەوە دەستی منی گرت مامۆستا سەیفەدین بوو بە کتێبخانەیەکی بچکۆلەی متەواضعی هەبوو و بە ئامۆژگاری و نەسیحەتەکانی ئاوا یەکتریمان ناسی و بەیەکەوە بووین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە ئەم پیاوانە ئەم کەسایەتیانە کاتی کە ئێمە یادیانەکەینەوە دوو مەبەستمان هەیە مەبەست یەکەمیان ئەوەیە کە ئەمانە لە پێناوی دین و خوا و میلەتەکەی خۆیانە ویستویانە ئەم میلەتە لە جەهالەت و لە نەفامی و لە خراپی ڕزگاریکردن ئەمە یەک دوو بڕیانە ناوە کە ئیسلام ببێتە نظام و یاسایەک بۆ میلەتی ئێمە چونکە بە تووری تاریخ هەر وڵاتی ئیسلامی کردبێ بە بەرنامە ئەو وڵاتە هەمیشە لە ئاسایش و لە هێمنی و لە هەرزانیا ژیاوە لەبەرەوە مامۆستا سەیفەدین پیاوێکی هەڵکەوتوو بوو لە قەزای هەڵەبجە بەخۆی بوونی لە بەغاشەوە کۆمەڵێ لە بیرروباوەڕی جیهانی ئیسلامی وەرگرت بوو هاتەوە کە هاتەوە هەڵەبجە بوو بە مدیری شانەی و مەسایی هەڵەبجە ویستی ئەو خوێنەواری و ئەو سەقافەت و ئەو ئیسلامیەتی کە هەیەی تەرجمەی بکە بۆ میلەتەکەی خۆی وفعلا مامۆستا سەیفەدین دەورێکی زۆر ئاساسی هەبوو لە دانانی کتێب و لە دانانی بەرنامە و لە مەکتەبیشە دەورێکی ئەساسی هەبوو لە
ڕێڕەنماییکردن بۆ قوتابیەکانی لەبەرەوە مامۆستا سەیفەدین کەسایەتێکی دەگمەن بوو لە شاری هەڵابجە بە سیفەتی ئەوەی مامۆستا سەیفەدین جگە لەوەی کەوە خوشکەزای من خێزانێتی وەکو قوتابیەکی وەکو کەسێکی نزیک لەمایمە خەڵقی بامۆکە ئێمە بە عایلە تێکڵاویمان هەیە اینجا خۆشی ئینسانێکی کۆمەڵایەتی بوو یعنی دائما حەزی کرد لەگەڵ ئەو کەسانەی کە پەیوەندیان بە دینەوەیە بە ئیسلامەوە هەیە بە تایبەتی ئەو ڕۆژە مامۆستا سەیفەدین کەسایەتێک بوو یعنی ئەتوانم بڵێم تێکەڵ بوو لە هەموو نەوعێک یعنی متعدد جوانبی هەبوو ناحی سەقافی ناحی خوێنەواری ناحی دانانی کتێب ئەو شتانەی مامۆستا سەیفەدین هەبوو لەبەرەوە مامۆستا سەیفەدین وەکو خزمەتی پەیوەندی بنەوە اینجا پێشی شەید بوونشی من مامۆستا بووم ثانەوی مەسایی دەرسی عەرەبی پۆلەکانی 6 ماوەتەوە ئەویش مدیری ثانەویەکە بوو بەو عەلاقەم هەبوو لەگەڵیە مامۆستا سەیفەدین دووسێ شتی لام بایاق بوو یەکەم زۆر میانە ڕەو بوو یعنی بڕوای بە پەروەردە هەبوو بڕوای بەوە هەبوو لە ڕێی پەروەردەوە جال پەروەردەی خێزان پەروەردەی قوتابخانە پەروەردەی کۆمەڵ هەر سێ پەروەردەکەی تێکەڵاو کردبوو لە دەرەوە لە ناو خەڵقا پەروەردەی هەبوو لە قوتابخانە پەروەردەی هەبوو بۆ خانەوادەی خۆش و دەوروبەری پەروەردەی هەبوو مامۆستا سەیفەدین ئەو کەسایەتێ بوو کە ئەم سێ پەروەردەی پیادە کردبوو وەکو بەرنامەیەکی ئیسلامی یەکێ لە کێشەکانی بزافی ئیسلامی ئیمڕۆ ئەوەی ئەو کەسانەی کە تەسەدی بۆ بەرنامە ئیسلامیەکەن دوورن لە بۆچوونەکانی ئیسلام مامۆستا سەیفەدین بە تەواوی تێگەیشت بوو لە ئیسلام تێگەیشت بوو کە ئیسلامی میانە ڕەو ئەتوانێت دەرمانی نەخۆشیەکانی کورد بکە تێگەیشت بوو کە ئەگەر میانە ڕەو نەبی تونڕەویەکە چەندێک ئیستیعمار دژمنایەتی لەگەڵ ماسۆنی تا دژمنایەتی لەگەڵ سوێن تا دژمنایەتی ئیسلامیەکان دوو ئەوە ئیسلامی نەحاڵی زریانی بۆ ئیسلامی لەبەر مامۆستا سەیفەدین بە تێگەشتنەوە ئیسلام خوارد بوو بە عیلمەوە ئیسلام خوارد بوو بە کردار ئیسلام خوارد بوو خۆی پەیڕەوی ئیسلامی کرد هەرچی خوا ئیسلامی بۆ ئیسلامی دانا بوو مامۆستا سەیفەدین پەیڕەوی کرد پەیڕەوی مامۆستا سەیفەدین بۆ ئیسلام بوو بە سەبەبی ئەوەی کە خەڵک ئیسلام لە مامۆستا سەیفەدین بەڕێکوپێکی ببینێ لە بەغدا لەگەڵ خوێندن لە زانکۆ لە کۆمپانیایەکی وەبەرێناندا کاری کردووە بۆ ئەوەی پێی بژیت و بتوانێت درێژە بە خوێندن بدات لە ساڵی 1970 خوێندنی زانکۆ لە کۆلێژیادا بەشی زمانی عەرەبی تەواو دەکات شەهید سەیفەدین پێش ڕۆشتنی بۆ بەغدا و درێژەدان بە خوێندن و لە دوای گەڕانەوەشی بەردەوام لە خزمەتی مزگەوت و حوجرە و فەقیە و منداڵانی شارەکەی دەبێت بۆ وتنەوەی وانە پەروەردەییەکان و فێرکردنی قورئانی پیرۆز کە ئێستا بەشێک لە قوتابیەکانی بوونەتە زانا و پیا و ماقوڵی شار و وڵات وەڵاهی زاڵم و مەزلومم بیرەکەوێتەوە دڵسۆزی خاک و نیشتمان و دژمنی خاک و نیشتمانم بیرەکەوێتەوە بەوا کە مامۆستا سەیفەدین ئینسانێکی دڵسۆزی یعنی لە خۆبردووی دائیمە هەوڵ دانی بۆ قوتابی و بۆ ئەوانەی کە خەڵک بخوێنێت و خەڵک پێبگەێنێ ئەوەی ئەکرد بەڵام هەبوو دژمنی ئەوە بوو مامۆستا سەیفەدین یەکێک بوو لە لیژنە من و ئەو لەگەڵ مامۆستا حەمەد حاجی عینایەت لیژنەیەک بووین لەگەڵ مامۆستا شەفیق لیژنەیەک بووین دروست کرا بووین بۆ ئەوەی ئەو هەڵەبجە کلەی خۆما بوو چەند جار وێران کرا و دەربەدەر کرا و لە خەیما ئەمان خوێند و لە ئەشکەوتا بەخوار تەلەبە دەرسمان پێوت من وەکو مشرف چوون بۆ بانەهاری ئێران کە مامۆستا عەلی مەعروف لەوێ دەرسی وتۆتۆ بە تەلەبە چوون بزانم دەرسەکان چۆن هەڵەتەوە لێرەوە بۆ بانەهاری ئێران چوون بزانم چۆنە و چۆنە ناجەح نییە تەلەبەی چەند هەیە چۆن نییە یعنی ئەمە کەم نییە بۆ یەکێکی وەکو مامۆستا سەیفەدین ئەو جەهد و هەوڵە باشە بعد ئەوەم ئەکرێتەوە بیر ئەو هەوڵەی ئەو ئاوا بوو بەڵام خەڵکیش حەزێکرد هەر دەرس نەخوێنرێ حەزێکرد هەر بەڵەڵایی بێ حەزێکردەوە بێ ئەو کوڕەی بان کرد تەلەبەی خۆی وایە شارەکەی بووە کە بە لیژنەدا ئەنیشتین ئەوەی مستەحەق وایە ئەگەر نەیشی زانیایە
يعني نشمان زانيا كتربي مكتبي من يا أو هاتين امتحانك ما نكر ما مصا هين ليري أو رحيمي عبد الرحيمي كوكوي ما مصا عبد الرحيم كوكوي ما مصا مهدي خوا في شالة إنزيا ما مصا سيف الدين خوي لزماني عربية لقى ما مصا عبد الله حاجي هنا عليا يعني لبركاريا وأوانا يترهموي أو لفيزياء بيزانية لكيمياء بيزانية سؤالي دنيا ما نصيب يو جواب كانش بان حاضر كربو كريكي وكو أم كرة جوانا أها أيو من تلبي بولي سي متوسط بوم دوي متوسط بوم ششي ابتدائي بوم تأكيد نبوين تلبي يعني بلام أهات ويبخوالي يوم ولو كدلنيا نبوين هاتني امتحان ما نكر برسيار مان لوانا لي أكر أيزاني إشارة كمان بو كرو شهادتي كمان بو دولة تربية تصديق أنا كرو أبو بشاوك وشارع اعتباري بيكره إذا دواي ما صح محمد سعيد راي كنت بو هولير ما شفيق جوازي هنا ما سيد الدنيا شهيد كر حتى نعمل مامو يتمنى شر تاعو ما كرم دواي أو أنا خلص زوري فيه نام تون بو لا مدير تربية حسن مدير بو كارتيكم دروس كر خوم ليم نوسي لبروي ما مصا عبدول حصي يا سعيد تواو كروا بويني إيثر شهادة بكا خوم نوسي وخوم بلد يساكنوا طعم كروا ينام لما قدامنا بوي دوكس بروابكا سين كزين بو هاد كابراو سوين خوالي تربية ومواجنة بو ئەو سیفەتە جوانانی کەوا هەی بوو ئەوەندەی کەوا من زۆر لە خزمەتیادا ئانیشتم کە ئەڕۆشتینە ماڵەوە دوو بە دوو زۆرجار لەوانەیە ئەگەر من بڵێم دوو قسەم بکردایە لە قسەکانما ئەو ئەگەر بکرایە سەیرەکەی وەکو گەوهرێکی جوان لە قسەکانی وەرەگرت و ئەی فەرموو ئاوا بێ باشە و ئاوا بکەیتەوە ئابم شێوەی هەڵسو کەوت بکەیت بەو شێوەیەش نەکەوا بڵێ دام بنێ سەعاتێ دوو سەعات ئامۆژگاری بکە هەستمە کرد کەوا هەمووی قسەکانی مەتن بوو کە کاتێ بەرامبەری من ئەی کرد دوای ئەوە زۆر جار سەیرەکەی ئیشیە کارێ بواە میوان زۆر ڕیتی ئەکرد بانگی ئەکردم هەر بەم شێوەی مەعتەسەم ئیتر زۆر جوان بانگی ئەکردم بەڕاستی بیر ئەو بانگە ئەەکەمەوە کەوا بانگی ئەکردن بەو ناوەوە هەستمە کرد هەر لە دەربڕینی کەلیمەکە زۆر بە گەورەی سەیری منیە کرد زۆر ڕێزی بۆ دائانام ئەوە میوانمانێت ئاگاو لێبێ یا فڵانەشت هەیە لەم ماوەی پێشوا ڕێم کەوتە ماڵێک ماڵەکە منیان نەناسی برادەرێک بوو ئێستا کاتێ ئەم بەرنامەیە ببینێ خۆی ئەم قسانە ئەبیسێتەوە و وتی پرسیاری لە مامۆستایە کردوتی ئەمە خەڵکی کوێیە وتی خەڵکی بامۆکە وتی خەڵکی بامۆک کێیە وتی برازای مامۆستای شەهیدە مامۆستا سەیفەدین هەڵوێستەیەکی کرد و فرمێز بە چاوێ هاتە خوارەوە وتی ئای لە گەورەی ئەو پیاوە بەڕاستی تەمەنی کورد بوو بە زۆر گەورە بوو وتم بۆچی حەز دەکەم بزانم وتی معسکەر ڕەشیدی بەغدادی وت نازانم یا تاجی وتی لەوێ من ئینزیبات بووم وتی مامۆستایان هێنا بە گرتیان بۆ سەربازی هێنایان ئەو ڕۆژە داخڵ بوو دووهەم سێهەم چوارهەم وتی ئامر هات بۆ لام وتی بەڕاستی من شەرمەکەم ئەم گەنجە لە ساحی عەرزاتە ببینم ئامری مەرکەز تەدریب کەوا هەموو دەسەڵات و توانایەکی هەبوو وتی بەڕاستی فڵانە کەس من شەرمەکەم ئەم پیاوە لە مەرکەز تەدریبا ببینم نابێ ئەمە ئیشی ئەو بێ خەڵکی کوێیە ڕۆشتم پرسیارم لێ کردوتی وەڵا خەڵکی هەڵەبجەی شەهیدم و خەڵکی بامۆکم بەڕاستی تر لەوێ گەورەی ئەم پیاوەم بۆ دەرکەوت گەورەی ئەم پیاوەم بۆ دەرکەوت کەوا چەندە گەورەیە خوای پەروەردگار هەیمەنەتێکی تیا بەخشی بوو سەیرەکەی ئەوەش کەوا نەی ئەناسی ڕێزی ئەم پیاوەی ئەگرت ڕێزی ئەم گەنجەی ئەگرت دوای ئەوە لە بەخشندەییە زۆرێک لەو بەڕێزانی کەوا ئێستا یەن ئەڵێن یەخوا ڕەحمەتی خواد لێبێت چەند بەخشندە بووی چەند بەنهێنی بەدەستی ڕاست ئەیهێنا ئەیدا پێمان بەدەستی چەبنی ئێزانی باوەڕ ناکەم ڕۆژێ لە ڕۆژان هاتوێ بە ئێمە یا بە باوکم کە وەکو باوک دەوری بینیەوە بووی یا بە مامۆ سەردارم یا بە ئەو خوشکە بە ڕێزانی یا بە خێزانی بەخوا فڵانە کەس ئەوە بەعزێ پارەم پێ ئادەی بیبن بە فڵانە کەس خۆی بە بێدەنگی ڕۆشتۆ کردێتی بە باخەڵیانە هەتا
شتی زۆر زۆر عجیب ئەو ڕۆژێکەوە ئەمان ناشت ڕۆژی شەهید بوونی پیاوێکی بەتەمەنی خزمی خۆمان زۆر بەتەمەن بوو زۆر گریا وتی مامۆستا وتی باوکی گەورەم ڕۆ باوکی گەورەم لە دەست دەرچوو هەر من تعبیرە زۆر گریا زۆر دوایی پرسیارم لێ کرد کە بۆم دەرکەوتی لە باوکم زۆر باشتر بوو من فەقیر بووم هیچم نەبوو بەڵام بەڕاستی لە فەقیری نەجاتی ئەدام هەموو جارێ هات دەرگاکەی لێ ئەکردینەوە نەیەش خێزانم بزانێ نەیەش مناڵەکان بزانێ و ئەمە و چەنەها قوتابی کەکەوە ئێستا خۆیانیان شایەتی ئەو بەخشندەی بۆ ئەدەن خی گەورە ئینشاءالله بۆ بەخشندەی خۆی پلەی شەهیدی پێبەخشی بێ و لە بەهشتی بەرینە ئینشاءالله لەناو بەخشەکانی بەهشتا ئینشاءالله جێگەی بوێت. مامۆستا سەیفەدین بامۆکی بەهۆی کاری بانگەواز و سەرنەوینەکردنی بۆ دوژمنانی دینەوە لە ژیانیدا چەندین جار ڕوبەڕووی گرتن و ئازار و ناخۆشی بووەوە. لە ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کراو تا ساڵی 1970 چەندین جار لەلایەن دەستگامنیەکانی باسەوە لە هەڵەبجە لێپرسینەوەی لەگەڵ کراوە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە شاری سلێمانی لەلایەن ناحەزانی دژ بە دینەکەی هەڵدەکوتێتە سەرماڵیان و بە بەرچاوی کەسوکار و دانیشتوانی گەڕەکەکەیەوە بەرەو شاری هەڵەبجە دەڕفێنرێت و دەست بەسەر دەکرێت تا دواتر بە هەوڵ و کۆششی دۆستانی مامۆستای شەهید لە دەست ئەو تاوانبارانە ئازاد دەکرێت. خەسارێکی گەورە بوو مامۆستا سەیفەدین چونکە بەڕاستی من وازانم لەو حاڵەتی ململانێ و شەڕی ناوخوا وەکوڵێن تەڕووشت پێکەوە ئەسووتێ ئەو شەڕە نەگریسانەی ناوخۆ و شەڕە براکوژیە ناخۆشانەی کەوا ڕوویاندا زۆر زیانی لێدان زۆر شتی لە ناو بردین. یەکێک لەوانە پیاوێکی وەکو مامۆستا سەیفەدین بوو کە هەرچەند لەوانەیە دەستێکی ینی ناپاک نالەبار مەسەرەن ئیشارەتی بۆ کردبێ یاوەکو ناوی دابێ کە ئەمە وایە و نیشاڵی هەیە و ئەوانە بەڵام مامۆستا سەیفەدین ئەوەندەی کەوا ئێمە ئاگادارین وەکو تەنزیمی بزوتنەوەی ئیسلامی نەبوو ئەو کاتێکەوە لە شەڕ بوو لەگەڵ یەکێتی و بزوتنەوە شەڕیان بوو لەگەڵ یەکتری بەڵام ئینسانێکی دیندار و خواناس و ئەوانە بوو. ئیتر من نازانم من وەکو عەرزم کردی من 1970 لە 15 لە مزارەکەی هەڵەبجە من ڕۆشتوم بە ئێران من لە مانگی 10 هاتوومەتەوە نزیکەی 5-6 ساڵ من دوور بووم لە مامۆستا لەو حاڵەتە دوای ئەوەش کە هاتمەوە لێرە نەبووم. ئەو وەختەی ئەو شەهید بوو من لە ئۆردوگای برایەتی بووم لە باریکە بووم ڕێگەوبانی جوانە بوو لە سەیتەیە نەمتوانی بێمەوە بۆ تەعزیەکەی من ینی تەسیری هەبوو لە ڕووی ئەوەوەکەوە ئەمە کەسێکی پەروەردەی تعلیمی بوو بۆ مەکتەب زەرەرمان کرد لە ڕووی ئەمە کەسێکی دیندار و بانخوازێک بوو زەرەرمان کرد لە ڕووی ئەمەکەوە کۆمەک و هاوکاری کۆ کردەوە لە ناو خەڵکی دارا و ئەوانەی ئەی ناسین ئەیدا بە خەڵکی هەژار و لێ خۆماوی هەڵەبجە و هەورامان و شارەزور و کوردستان زەرەرمان کرد بە هەموو جۆرێک ئەتوانم بڵێن زەرەرێکی گەورە بوو و لەوانەیە ئەگەر ئەو تەم و مژاوی و دووکەڵ و باروتە پیسە نەبوایە کە لە شەڕی ناوخوا لەوانەیە ئەگەر لە ڕوویەکی دادگای و عادلانەوە بواە بڕوا ناکەم ئەو کەسانەی کەوا مامۆسایان شەهید کردیا ئەو حیزب لایەنە دەستی تێبچوای مامۆسای شەهید کردایە بەڵام حاڵەتێک بوو شەلم کوێرم ناپارێزم خۆر ئەو نەبوو 12 کەس بوون یعنی ئەوانی کە شەهید باقی شەهید سدیق خەڵکێکی تر هەبوون هەموو بێتاوان و بێگوناح بوون یعنی ئەوە نەبێ ئەمان ئاربیجان بەشانەوە بوو بێ و خەڵکیان کوشت بێ و ئەوانە لەبەرەوە لە دەستدانی ئەم جۆرە پیاوانە خەسارێکی گەورە بوو بۆ گەلی کورد بۆ هەڵەبجە بۆ بامۆک بۆ سەحوەی ئیسلامی و ئەتوانم بڵێم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم جۆرە کەسانەی پێویست بوو بەڵام بەداخەوە ئێمە کاتێکەوە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکە لەبەرەوەی یعنی یاسا سەروەر نییە لەبەرەوەی کە قەدری زێر لای زەڕنگەرە ئینسانی ئەکادیمی ئینسانی خوێنەوار ئینسانی خزمەتگوزار جاری وایە کەسێک لی ئەدا و ئەیکوژێ و شەهیدی ئەکا کە قول و فل لە یەک ناکاتەوە ئەوە خەسارێکی گەورەیە خۆزگام کۆمەلگای ئێمە ڕێزی ئادەمیزادی بگرتایە هەر دینێکی هەبوایە هەر مەزهبێکی هەبوایە هەر لایەنێکی سیاسی وایە ئەو ئینسانە بە بێهودا لە ناو نەبرایە قەدری بگیرایە ڕێزی بگیرایە ئێستا زۆر کەسان لەو وڵاتە
ئەنواع ئەشکاڵ مەشرەب و بیر و بۆچوونی جیاوازیان هەیە بەڵام لە ڕوویەکەوە خزمەتێکیان کردو بە کۆمەلگا لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی مێژووی لە ڕووی سیاسی لە ڕووی فلان کۆمەڵایەتی ئەمانە وەکو گەنجینەوان ئەبێ پارێزگاری بکرێن بۆیە بەڕاستی ئەرکی کۆمەلگای کوردەواریە لە حاڵەتی شەڕ و لە حاڵەتی ئاشتیە لە حاڵەتی گرانی و لە حاڵەتی هەرزانیە لە حاڵەتی ئاوارەی و لە حاڵەتی لە ماڵی خوابوونە پارێزگاری لەو کەسانە بکە کە خزمەتێکیان کردووە یا خزمەتی ئەەکەن بەم کۆمەلگایە لە ڕوویەک لە ڕووەکانەوە با جیاوازی سیاسیشی هەبێ لەگەڵ لایەنێکی تر حەق نییە دەست بۆ ئەو ڕەمزانە ببرێ بۆ ئەو کەسایەتانە ببرێ چونکە ئەو خەسارێکە لێمان دەکەوێت دوایی بە ئاسانی جێگەکەی پڕ نابێتەوە من بۆ ڕۆحی مامۆستا سەیفەدین مامۆسای بەڕێز و خۆشەویستم هەزاران درود و سڵاو ئەنێرم لەخوا داوا ئەەکەم لە فردەوسی ئەعلا مانوێتی دەرکردبێ و دەری بکە و لەگەڵ پێغەمبەران و سدیقین و شوهەدا و سالیحینە کۆی بکاتەوە وەخوای گەورە پەروەردگار جەزای بەخێری خێزان و دوو کوڕەکەی و کچەکەی و براکانی و خوشتی بداتەوە وەخوای گەورە جەزای قوتابیەکانی بداتەوە مامۆسا من زۆر ئیستیفادەم لێ کردووە وەکو عەرزم کردن کتێبخانەیەکی خنجیلانەی هەبوو کە باسی هاوڵانی پێغەمبەر بە دانەدانە ئەیەنا ئەمان خوێندەوە ئەماندایەوە لەزەتمان لێ ئەگر وە کتێبی تریشی هەبوو زۆر ئیستیفادەمان لێ ئەکرد و هەرگیز ڕۆژێ ڕۆژان مامۆستا سەیفەدین ئێمە کە قوتابی ئەو بین نەسیحەتێکی نەکردوین کە دژ بە کۆمەلگا بین دژ بە گەلی کورد بین دژ بە شۆڕشی کورد و کوردایەتی بین بە پێچەوانەوە حەزیە کرد ئێمە پێ بگەین ئێمە خزمەتی گەل و نیشتمان و نەتەوەکەمان بکەین بەڵام جیاوازیەکە بوو ئەو بیر و بۆچوونەی مامۆستا پێی بوو ڕوانگەی ئیسلام و قورئان و سونەت بوو خەڵکێکی تر لەوانەیە بە بۆچوونێکی تر بێ خزمەت بەم کۆمەلگایە بکە وڵی خۆی ئەم شەڕی براکوژیە یا ئەم شەڕی خۆکوژیە یا ئەم شەڕی کوردکوژیە یا ئەم شەڕی ماڵوێرانەیە کە کوردستانی گرتەوە سەرانسەری کوردستانی کردەوەکە بوو بەسەوی شەهیدبوونی دەیان کوڕی گەنج لە هەردوو لە هەموو لایەک تەنها ناوێم لە ئیسلامیەکان بەڵکو لە هەموو لایەک زۆر ئینسانی خاوەن بیرروباوەڕی باش بوون بە قۆچی قوربانی ئەو شەڕە نەگریسە مامۆستا سەیفەدین کاتێکە شەڕەکە بوو ئەو شەڕەکە ئەوە نەگریس بوو ئەوەنە خوێناوی بوو یعنی نەک هەر مامۆستا سەیفەدین دەیان شەهیدی تر هەبوو لە گەنج و لە مناڵ و لە پیر و لە خەڵق و لە هەموو لایەک اینجا وێرانکاریەک ڕووی کرد بۆ ئەم هەڵەبجەیە بۆنی خوێنی لێها لەبەرەوە یعنی دوای تەقریبەن دوو ڕۆژ سێر دەرکەوتی کێ کوژراوە کێ نەکوژراوە سەرەڕای کاری بانخوازی لە ناوچەکەدا و نووسین و خزمەتەکانی لە ساڵی 1970 لە قوتابخانەی ئامادەیی ئێوارانی کچانی لە شاری هەڵەبجە وەک بەڕێوەبەر دەست بە خزمەت دەکات بەڵام بەردەوام بەهۆی ئەو پەیامە ئاشتی و ڕۆشنبیریەی بانگەوازی بۆ دەکرد لەلایەنە حەزانی ئیسلامەوە ڕووبەڕی ڕفاندن و گیران و ئازاردان و ئەشکەنجەدان دەبوویەوە هەر بۆ ئێستاشی لەگەڵدا بێت هاوڕێکانی وەک پیاوێکی لێهاتوو بە شەهامەت و ئازا و بوێر یادی دەکەنەوە قوربانجان ئەمە دیارە سنەتی ژیان هەروایە بە تایبەتی بۆ موسڵمان کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوانەی کەوا زۆر ناڕەحات دەبن و مصیبەت و ئازار و ئەشکەنجە ئەدرێن دیارە پێغەمبەران سەلام و خوا لە هەمویان بێ لە دوای ئەویشەوە پیاوچاکان و پیاو ساڵحان لەبەر ئەوەی خەریکی گەیاندنی بانگەوازی خوای پەروەردگارن و ئەیانەوێ ئەو ڕێز و شکۆ و ئەخلاقە جوانە بۆ ئینسانەکان بگێڕنەوەی دەی دیارە بەرامبەری بە ئەوانیش هەیەکەوە بێوێ ئەو نورە بکوژێنێتەوە ئەو نورە نەدرەوشێتەوە پەردە بەو نورا بدرێ بۆیە سەیرەکەی بەردەوام خوای پەروەردگار لەو ڕۆژەی کەوا ئادەمی خەڵق کردووە سەلام و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەتانێ شەیتان ئەکەوێتە منافەسە لەگەڵیا منافەسەیەتی لەگەڵیا هەموو پێغەمبەران حیاتیان بخوێنینەوە بەم شێوەوە بوو ئەبێ پیاواشان و پیاو ساڵحەکانیش بە تایبەتی ئەوانی کەوا هەڵگری بانگەوازی ئیسلامین دووچاری ئەزیەت و ئازاری زۆر بوونەتەوە مامی بەڕێز و بەڕەحمەتمان خوای گەورە شەهیدی پێبەخشیوە ئینشاء الله ئەوە نەبوو بێ ئەمە بڵین ئەوەڵ کارەسات و ئەخیر کارەسات بوو بێ بەسەری هاتە بێ هەر لەو کاتانەی کەوا دەستی کردووە بە خوێندن لە خوێندنی زانستە ئیسلامیەکان دووچاری ناڕەحەتی زۆر بووەتەوە هەتا لە بەغا عەزێتی زۆریان داوە
هاتۆتۆ بۆ ئێرە ئەو کاتێکەوە نردویانە بۆ بەغا لەوێ بخوێنێ لە ساڵەکانی هەفتا هاتوونەتۆ بۆ ئێرە وتویانە بڕۆن لەوێ شت نەبووە پێیان بدەن بۆ ئەوەیکەوە پێخەف و خواردن و ناحی مادی وتیانە بڕۆن شت بێن لەگەڵ خۆتەنە هاتوونەتۆ ئەو شەوەی کەوە هاتوۆتە ماڵەوە ئەم ماڵیکەوە ئێستا پیشاندان شوێنی ماڵەکە لەوێ یەک هۆ دەبووە خەوتون لە نیوەشەوە لە ساڵی هەفتا نردویانە وتویانە ئادەی فلانەکە زۆرە ئیشمان پێێتێ بردویانە بۆ کوێمە بن وڵات تۆ بووی بە بەعسی ڕۆشتی بە بەغا زۆر ناڕەحەتیان کردو زۆر عەزیەتیان داوێ هەتا جارێک گرتویانە بردویانە باوکم چەند جار ڕۆشتووە بە دوایە بەو شەوێ وتیانە بە ئەوتیانە بگەڕە ڕێن قسەی چەند قسەیەکی لەگەڵاکەین لە ساڵەکانی هەفتا چەند قسەیەکی لەگەڵاکەین و دوای ئەینێرینەوە بۆتان ئەڵێ زۆر ڕۆشتم عەزیەتی زۆری منیشیاندا وتیان نەگەڕێی تۆ خراپ و پێەکەین گەڕامەوە و تا بەیانی خەوم پیانەکەوت ئەم برامە بۆ کێ ڕۆشت بێ ئەبێت چ تاوانێکی کرد بێ ئەم برایم بەیانی دەنگ نەبوو ڕۆشتم بۆ هەڵەبجێ ئەم خزم ئەو خزم کەوا فلانە کەس دیار نییە بردویانە خزمتانە بڕۆن بە دوایە خزمەکانی خۆمان ئەڵێم ئەڵێ دوای چەند ڕۆژێک ئەگەر فریای نەکەوتمایە هەر ئەو کاتە لە ناوە چوو لە ناویانە برد دوایەوە سەیرەکەی لە بەغا کە کاتی ئەخوێنێ لەبەر لێهاتووی و بلیمەتی خۆی لە شەریکەیەکە مدیری شەریکەیەک بانگیەکە ئەیکا بە بەرپرسی شەریکەکە خۆی دوای ئەوە مەکرەمەی زۆرە دەن بەوانەی کەوا لە شەریکەکان شەریکەی بیرم نێت شەریکەیەک بوو ئەوەی کەوا دانرا بوو مامۆستا ڕەحمەتی لە دوایە سەیرەکەی زەربێکی بێن و ئەڵێن نابی ئەم هەدیە بدرێ بە ئەم لەبەر خاتری ئەوەی کەوا دیراسەیان کردووە گەنجێکی موسڵمانی مولتەزیمە دوایەوە سەیرەکەی خۆ هەر ئەوە نەبوو کە کاتێک گەڕاینەوە بۆ هەڵەبجێ ئەوە بوو لەلایەن برادەرانی حیزبی شوعیەوە شەوێ ڕۆشتن لە سلێمانی فراندیان هێنیان بۆ هەڵەبجە و ئەوە بوو خەریک بوو کارەساتێکی زۆر گەورە ڕوو بدا بە یارمەتی خوای پەروەردگار و چەند دڵسۆز و کەسێکی دڵسۆز توانرا سەیتەرێ بکرێ بەسەریا و پاش چەند سەعاتێک مامۆستای شەهید ئازاد بکرێ و هەروەها لە کاتێکا لێرە بەرپرسی بەڕێوەبەری قوتابخانەی شەو بوو پێش هەشتا پێش کیمیاباران لەو کاتانەیشە زۆر عەزیەتیانەدا زۆر ناڕەحەتیانە کرد تەقریری زۆریان لەسەر ئەنووسی تەقریری ئیستیخباراتی لەسەری بوون ئەیان برد بۆ ئیستیخبارات هەتا پیاوێکی لای خۆمان بەڕەحمەت بێ کاک حاجی محەممەد تقریبا 15 ساڵ لەمە پێشوفاتی کردووە ڕۆژێ وتی مامۆستاوتم بەڵێ وتی باش شتێکت بۆ بجێڕمەوە وتی گرتمیان بردمیان بۆ ئیستیخبارات لەوێ بەتەما بووم چەند ڕۆژێ لەوێ بمێنێمەوە کە کاتێ پرسیاریان لێکردم ڕۆشتم ڕئیسی ئیستیخبارات بەرپرسی ئەو کاتە بانگی کردم وتی خەڵکی کوێی وتم خەڵکی بامۆکم وتی کێ ئەناسی لە بامۆک وتم کێتەوێ بیناسم وتی مامۆستا سەیفەدین ئەناسی وتم بەڵێ وتی دەی لەبەر خاتری مەردایەتی ئەو لەبەر خاتری گەورەی ئەو لەبەر خاتری ئەو ئەخلاقە جوانی کەوا هەیەتی لەبەر خاتری ئەوەی کەوا کەسێکی زۆر ئازا و جەریئە کەوا ئێمە ئەزانین چەند تەقریری لەسەر ئەنووسن ئەوانەی کەوا بە چواردەوریان تەقریری لێ ئەدەن کەوا کەسێکی وایە ئەمەیە ئەوەیە بەڵام هەرچی دیراسی ئەەکەین خەلە لێ لەم پیاوانیە بەس نازانم بۆ ڕقیان لێتی لەبەر خاتری ئەو جوامێری و گوێری و نەبەردایەتی مامۆستا سەیفەدینە ئەڵێ بە سیارەیەکی واز ناردیمە بۆ بامۆک وەڵایی بۆ حتا جەماعەت لە گردە چاڵ بوون شایەتی ئەوەیاندا مامۆستا سەیفەدین لە سلێمانیوە تەڵان هەڵەبجە تازە تەواو بووە فت بووە لە سلێمانیوە هاتووە بە پارەیەکی کەمەوە کە خۆی یعنی کە بوویەتی قەسم معاشی خۆی هاتووە هاوکاری چەنەها ماڵی بێدەسەڵاتی بووە بە زاتی خوار نەیتوانیوە لە گردە چاڵ و بەرحشترۆدا بەزیێ بۆ هەولێر هاوکاری پاری بۆ هێناوە من ئەو شایەتەیە مۆڵ سەیفەدین لە قیامەت شاشاتی بۆم ئیشەڵا بەس بەوە چێتە باش هەر بەوە هیچی نەکردوێ کەوتۆتە فکر خەڵکی لێ خۆماوی ئەم شاری کەوتۆتە فکر کە چۆن زوڵمی لێکرا چۆن هەڵەبجان کیمیاباران کرد چۆن خەڵکەکەیان هێنا و
ڕان گواست برنیان لە هیچ لە باینجانی ژنیان هێستن برنیان بۆ ئەعدامیان برن بۆ نوگرە سەلەمیان برن بەڵام ناسام چی هاتە پێشەوە بردیان لەگەرە ساڵ لەو دەستا هەڵیان لە ناو دڕق و ماڵ و لوپشکا. لە پاش ڕاپەڕین لە کاتێکدا هێشتا شاری هەڵەبجە بە تەواوەتی ئاوەدان نەکرابوویەوە شەهید خەمی زانست و زانیاری لە کۆڵگرت بوو لە پێناوەوەی ئامادەیی ئیسلامی دەرگاکانی واڵا بێت لە بەردەم قوتابیان و خوێندکاراندا هەوڵی شەو ڕۆژی دەخستە کار چۆن کتێب و بابەتەکانی خوێندن و پێداویستیەکانی خوێندکاران دابین بکات هەر بۆیە ڕووی لە زۆر کەس دەنا بۆەوەی هاوکاری پەیمانگا بکەن. ئەمما مۆستایەوەی ڕای بەڕێوەبردننی پەیمانگای ئیسلامی و بانگەواز نووسەرێکی بەتوانا و قەڵەمێکی بوێر و بەبڕش بوو چەندەها بەرهەمی نووسراوی هەبوو کە لە ڕێگەی بەرهەمەکانیەوە نەوەی نوێی بە پەیامی پێغەمبەران ئاشنا دەکرد. مامۆستای شەهید لە ژیانیدا خاوەنی چەند کتێبە کە لە دوای خۆی چەند دەستنووسێکی بەتەواو نەکراوی مانەتەوە. لە دیارترینیان کتێبەکانی کوڕی شیرینم ئەمەیە بیر و باوەڕت چۆن خێزانەکەت پەروەردە دەکەیت بتشکێن کۆمەڵ و بزوتنەوە ئیسلامیەکان دەبێت چۆن بن زنجیرەی ژیان و بەسەرهاتی پێغەمبەران لە نمونەی پێغەمبەر یوسف، داود، نوح، هود، ساڵح، ئادەم و ئیدریس و ئیسماعیل و ئیسحاق و لوت. خبرەکەم بێت وتیان لە ئەنجامی ئەوەی کە لایەنێک زاڵ بوو بەسەر لایەنێکی ترا ئەو لایەنان شکست خواردووە کەوتنە ژێر ڕەحمەتی تۆڵە سەندەوەی لایەنەکانی تر چونکە ئەوانش کوژراویان زۆر بوو بۆ تۆڵەی کوژراوەکانی خۆیان کەوتنە قەڵاشوی ئەوانەی کە دەستیان کە چەکیان پێ بۆ یا لەگەڵ چەکان نەبوون حتا بۆ ئەوانەی کە باوکیان یا کەسوکارێکیان پەیوەندی بە چکداری ئەو لایەنەوە هەبوو کە لە شکستی خواردبوو. ماوسێفەدین جگە لە مەجموعەیە بەرنامەی خۆی کە لە مەجموعەی کتێبی هەیە لە مەجموعەی کتێبی هەیە بۆ لەو هەر بەداخەوە ئێستا کتێبەکانی چاپ نەکراونەوە حەزەکەم ئێوەکو بزافێکی ئیسلامی محاولە بکەن کتێبەکانی لە مناسبەتێکا تەبع بکەنەوە بڵاوی بکەنەوە. ئەوە شتێکی باشە یعنی ئێوە بکو بەرنامەیەک بۆ زیندوونانەوەی ماوەسێفەدین بڵاوکردنەوەی کتێبەکانێتی دوای قسەم سوپاسانەکەم بۆ زیندووکردنەوەی ئەم نەوع بەرنامانە بەڵام هوشیار بن ئەو زیندووکردنەوە تەنها بۆ ناسینی کەسایەتەکان بێ نەک بۆ تۆڵەسەندنەوە یاوەکو دووبارە بوونەوەی تانە و تەشەر لە خەڵکی تر لە بەرەو ئەم بەرنامانی ئێوە سوودی بۆ ئێوە هەیە بۆ میلەتیش هەیە بەڵام بەو شێوەی بیکەی بڵێ خەڵقینە میلەتی کورد هەڵەبجەی سینەمانەی قەبایل فڵان بزانە ها شەڕی براکوردی چەند کەڵە پیاومان بۆ لە ناوەوە چەند ئینسانی باشمان لە دەستەکە چەند ئاژاوان مەزگا ئەوە چەند ساڵێکە شەڕ نییە خەڵ لە ژیان و لە خۆشی و لە ئارامیە گەڕێ و بیری تەنها لای مەعاش و لە ژیان و لای موسە و لای نیوە موسەیە نامیلکەی نووسی بوو خۆی بەڵام ئەها حەدیسی پێغەمبەر دەرسێ و تۆ کۆڕی دەرسی دانابوو چۆن مامۆستا مەلا عوسمان دەرسی دانا و خۆشی دەرسی لای مامۆستا مەلا عوسمان شەخۆن دەرسی ئەوت بە جیلی خوارد ئەرە وەڵا ئەوی تۆ مثل هەمووی حەدیس و ئایەت و تەربیەشتی تەربەوی بە خەڵکەون لە مەکتەبیشە یەکێ لە هینەکانی ماوەسێفەدین ئەوە بوو یەکێ لە سفەتە جوانەکانی ئەوە بوو ئەیود مەکتەب جێگەی سیاسەت و حیزبایەتی نییە ڕزا ئەەکەم مەسەلەن یەکی وەکو من بیوتە مامەسا عەبدولمن بێمە ئەوێ لەوێ مەسەلەن هینێکی ئیسلامیم هەبێ یا هینێکی ڕایەکی پارتیم هەبێ یا یەکێتی ئەوی مامۆستاگیان ئەمە لێرە ئەوە ئەو چاکەتە ئەکەین بەو دارا هی حیزبەکە یا هی ڕاکەمان کە بۆشوونەکەمان چییە ئەو چاکەتەمان لە دەرۆداکەنین ئەم جلوبەرگە جلوبەرگی علم و تەدریسە علم وەرەگرین علمیشە بەخشین مەدرسە بۆ ئەوە کراوە بینا بۆ ئەوە کراوە نێ هێش بەخوا کەس هیچ دەم بکتێ لە بازیێشت بۆ یەکێشە زۆر ڕووی نەئەدا لە شوێنانی کە خەڵک هەڵەسایە بەخوا دەروێش و سۆفی پەلامەریەکیانە سەلفی و نازانم چیتر ئەویتر ئەوە زدی ئەوانە بوو ئەوە عەرز و گەشت هەیە و تۆ ئەتوانی جیاد بکەیت جیاد ئاواکری ئەوە نییە. مامۆستا شەهید سەیفەدین کەسایەتێکی ناسراو بوو لە ڕووی کۆمەڵایەتی و زانستی و پەروەردەییەوە لە سەراستی کوردستان و تەنانەت عێراقیشدا
هەر بۆیە زۆرترین هەوڵ و تێکۆشانی بۆ گەیاندنی پەیامی ئاشتی و ئاوەدانی و چاکخوازی بوو. تەنانەت لەناو ململانی گەرمی حیزبە سیاسیەکاندا ئەو هەمیشە هەوڵی ئاشتەوایی داوە و دژی ستەم و چەوسانەوە بووە. شەهید دەستێکی باڵای لە بانگەواز و پەروەردە هەبوو لە هەموو عێراقدا، بە تایبەتی بەرگریکردن لە مافەکانی ئافرەت و منداڵان زۆر کاری تێدا کردووە. یەکێک بۆ لەو بانخوازانەی پرس و ڕاوێژی ئاینی پێکراوە و لە ساڵی 1991 تا ساڵی 1994 و تا ڕۆژی تەنانەت شەهیدبوونیشی بەڕێوەبەری ئامادەی ئیسلامی بوو لە هەڵەبجەی شەهید. ئەو کارەساتەی کەوا بەسەر ئەم شارە شەهیدا هاتووە کە کاتی ئەڵێن شاری شەهید بەڕاستی جارێ نەبوو، دوو نەبوو، سێ نەبووە، چەندەها جار کارەساتی ناخۆشی بەسەرا هاتووە. چەند ڕۆژێک پێش شەهید بوونی دیارە ئەو نەکسەیەی هات بەسەر ئەم شارە بزوتنەوە و پارتی دیموکراتی کوردستان لەم شارا بوون لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە شەڕیانە بوو. ئەوانم شاریان چۆڵ کرد و ڕۆشتنە دەرەوە. ئەم شوێنێکەوە لی دانیشتوین ئەگەر تۆزێ بەرەو ژوور بڕۆین لەوێ گەنممان کرده بوو. ڕۆژێ پێش ئەوە هەموو جارێ هات بۆ بژاری گەنمەکەی. ئەو ڕۆژەی کەوە ڕۆژی 4 مانگ 4/5 لە هات بژاری کرد و ڕۆشتە خوارەوە. کە ڕۆشتە خوارەوە وتیان مامەساوتی بەڵێ جوابیدایە، وتیان وەڵاهی شتێکی ئاوا هەیە وەزعی شار زۆر ناڕەحەتە حەزەکەی نەڕۆیتۆ. هەر بەم تعبیرە ئێسەی ژماون ئەوانەی کەوا ئەم پرسیاریان لێکردەوە، یەک نەبوو، دوو نەبوو، سێ نەبوو، خەڵکی ئەم ئاوایی خۆمان خەڵکی بامۆک. وتیان حەزەکەین مامەسا نەڕۆیتۆ، وتی خوا ڕەحم بکە ئینشاءالله. ئەمەی کەوا ئێستا ڕوویداوە لە زەرەری فەقیر و هەژارە، لە زەرەری ئەوان تەواو نابێ، بە زەرەری فەقیر و هەژار تەواو بێ. خوای گەورە ئینشاءالله فەقیر و هەژار لەو زەرەرە دوور بخاتەوە. اینجا ئەمەی وتی من هیچ شتێکم نییە تا بڵێم بەخوا سەر بە فلان حیزب بم و سەر بە بزوتنەوەی ئیسلامی بم و یا سەر بە فلان شت بم بترسم لە خۆم و بڕۆم خۆم بشارمەوە. ئەڕۆمە بۆ ماڵی خۆم وەکو ئەو خەڵکە منش دائانیش من لەنا ئەو خەڵکە، من لەنا ئەو خەڵکە ئەژیم و لەنا ئەو خەڵکیشە بۆ ئەو خەڵکیشە ئەژیم و ئەوەی کەوا بووبێتم چاکە ئەگەر خوای گەورە لێ قوڵکە بەرامبەر بە ئەو خەڵکە بوومە. و هەروەها ئەوەش کەوا سەیرەکەی لەناو خەڵکە ئێستا بەو شێوەیە ناسراوم و ئەوە یەکەوە بەرهەمی دیارە ئەو قسانە و ئەو دینداری و خوا ناسیێمە. ڕۆشتەوە بۆ ماڵەوە ئەو ڕۆژە هاتن بردیان و ئێمە بەتەمای ئەوە نەبین کەوا بەم شێوەی لێ بکرێت، بەم شێوەیە جوابمان بۆ بهێنرێت. تقریبەن ڕۆژی دووهەم سەعات 11 نیوەڕۆ بوو، پیاوێکی بەتەمەن لە هەڵەبجەوە هات وتی لە مزگەوتا بوو، وتی حەزەکەم ئەگەر بکرێ بێن بۆ لای زەمەقی ماوە سەردارتان زامارە بریندارە. وتم جاوایە، وتی بەڵێ. ئیتر بەڕاستی منیش نەمەتوانی، وەزعەکە ئەوە ناڕەحات بوو، ئەوە ناخۆش بوو. هاتم وتم باوکە شتێکی ئاوا هەیە، باوکیشم وتی بەخوا ئەو نییە ماوە سەیفەدینتە. چی بکەین، چۆن بکەین؟ ڕۆشتین دایکێکی بەڕێز لێرە ئێستا لە حیاتایە، وتم ئەگەر ئەتوانی لەگەڵ دایکما بڕۆی تا زەمەخی وێیتۆ. وتی بەسەر چاو مامەسا. وتم ئەگەر بکرێ بڕۆیت. وتی باشە بەسەر چاو. ڕۆشت و ئەوەنەی پێ نەچوو سەیرەکەین 4-5 نەفەر لە ناو تابوتێکە هێنایانەوە و تۆزی گیای پیادرا بوو، تەسلیمی ئێمەیان کرد. وەڵڵا دروستی کردۆ زۆر پێمان و دیار بوو ماوەیەکی زۆر، بەڵام ئیسا ئەلحەمدولیلا جیل وردە تەلەبەکانی ئەو خەڵکی تر وردە خەریکن پێەکەن، ئینسان دڵخۆشە بەوانە. هەرچەند لەو لایشەوە خەڵکی خراپ ئەمە کە بەدەستەوە گرن ئەم مۆبایلە و دائیمە خەریکی بەزمن قڕی کرۆ بەسەر خەڵکان، نە لە کاسبی بۆ ئەکرێ، نە دەرس و دەوری بۆ ئەکرێ، حتا نە سیاسەتی خۆشیانیان بۆ ئەکرێ. بێ ئاگان لە هەموو دنیا ئیلا ئەمە نەبێ بەدەستیانەوە دائیمە لە مەجلیسادان شێتی میوانی کابرای ئەشەلاق مەرحەبایە کرد ناکە هەر خەریکی ئێمەیە. ئەوە ڕۆشتن سەیرەکرد ناکە بزانین ڕۆشتویانە. من خۆم من وا یکەم بپەن قسەیەکەم بەخوا وەزیر بێ قسەیەکەم پێڵم ئەڵەم وەڵا وەها ئەوە یان ناسوە ماڵی یەکێ خەریکیەوە بێ، چونکە عیبە باڕاستی بچیتە ماڵی یەکێک تۆ دانیشی
لەمە زەکا ئەو ئللا مەشغولی ئەمە بێ ئەمە نەبڕایەوە ئەمە زەربەیەکی گەورەیە ئەرێ لەم میلەتە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بنەبڕی ئەم ئیشە قەڵبانە بکا کە میلەتەکەمان بەرەو هەڵدێرە بە یعنی تلیاک لە بەعزێ وڵاتە باوە ئەم تلیاکە عالمی فوتان و ئەڵەن تلیاک بە ڕەبی کەعبە تلیاکەکە یەک لە 100 خراپە لە چاو ئەمە لە 100 ئەم یاریە خراپترە لەو تلیاکە ئەو نەسەقەتە هیوادارین ئینشەڵڵا هەوڵ بن ئەوە نەمێنەیە بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی فەن ئەمە لە ناوبەرن نەیهێڵن ئەمە ببێ هەرچەندە شەید سەیفەدین کاری لە پێشینەی بانگەواز بوو بۆ ئاینی پیرۆزی ئیسلام هاوڕێ و نزیکایەتی لەگەڵ خەڵکان و بەرپرسانی ناو حیزبە ئیسلامیەکان بوو بەڵام وەک لایەنداریەتی بۆ هیچ گروپ و حیزبێک کاری نەکردووە کەچی لە شەڕی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی ئیسلامیە و کات لە ساڵی 1994 هێزەکانی یەکێتی لە کاتی هاتنەوەیان بۆ ناو هەڵەبجەی شەهید سەیفەدین ئەحمەد و چەند هاوڵاتیەکی دیکەی سیڤیلیان کوێرانە و بە شێوازێکی نامرۆڤانە شەهید کرد. وردە وردە مامەسا کە یعنی ئەو قۆناغی بامۆکەوانەی بەجێهێشت و ئەنجا دیراساتی ئیسلامی لە هەڵەبجە تەواو کرد و دوایی ڕۆژت بۆ کولیە بۆ بەغا و ئەوانە ئیتر وردە وردە نەشونمای کرد پیاوانی عالەمی ئیسلامی بە تایبەتی عێراقی ناسی لە شاری بەغا لە کولیە و کەسایەتیە گەورەکانی ناسی چاوی زیاتر کرایەوە کتێبخانەکەی زیاتر دەوڵەمەند کرد لەبەر ئەوە توانی تەسیرێکی باشی هەبێ لەسەر ناوچەکە لەسەر هەڵەبجە لەسەر گەنجانی بامۆک و ئەو کەسانەی کەوا ڕەفیقیانە کرد و تێکەڵیەکردن دیار بوو پێوەی کە ئەمە دڵسۆزێکە خەمخۆرێکە بۆ دینی خوا بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ڕێنماییکردنی گەنجەکان و کۆمەڵگا مامۆستا دوایی بوو بە مودەڕیس ینی بوو بە مدیری ئامادەی شەو لە هەڵەبجە ئەو کاتە ئەوە لە ڕووی ئەوەوە ماوەیەکی زۆریش لە بەغا بوون لەگەڵ مامۆستا فاتیح مەلا ساڵح بامۆکی بەیەکۆ لە بەغا هەردووکیان موەزەف بوون لەوێ دوای ئەوە کە هاتەوە هەڵەبجە لە هەڵەبجە مودەڕیز بوو مامۆسایەکی سەرکەوتوو بوو و یارمەتی خەڵکی زۆر ئەدا دەستی خەڵکی زۆر ئەگرت ئەوە لەو ڕووی مێهنەکەی کە مامۆسایی بووە مودەڕیسی بووە و مدیری ئامادەی شەو بوو هەروەها لە کاتی لێقۆمانی هەڵەبجە کە ئێمە لێرە نەبووین ئێمە لە ئۆردوگای سەریاز بووین لە پاوە بووین وەکو بۆیان باسەکردم خەڵکی هەڵەبجە ئەوانە کە ئاوارە بوون ماوە سەیفەدین دەستێکی باشی هەبووە لە کۆمەکیکردنی خەڵکی ئاوارە لە هەولێر یا لە سلێمانی و لە شوێنەکان لە ڕێگەی ئەوەی خەڵک ناسیوێتی لە بەغا و لە سلێمانی و لە شارەکان هاوکاری کۆمەکی هێناوە و تەوزیعی کردو بەسەر ئەو خەڵکە لێقۆماوە و یارمەتی خەڵکی داوە زۆر کە زەوشایەتی بۆ داوە کە من خۆم لێرە نەبووم بەڵام زمان حاڵی ئەو خەڵکەوە ئەیگەرمەوە کەەوە ئەو پیاوە بەڕێزە دەستی هاوکاری درێژ کردووە بۆ ئەو خەڵکە لێقۆماوی هەڵەبجە و هەورامان و شارە زور ئەوەی کە توانی وێتی و فراکەوتووە واللهی وتیان ئەوەنە کوژراوە ماوە سەیفەدینیان لە ماڵ دەرهێناوە بردوێن ئیتر ڕامان کرد بۆ خوارەوە ئیتر هەرو نەمزانی ئیتر جەنازیانی هێنا ڕۆچیان کرد ئەو خەڵکە بەو کە ڕوو برا ڕوو دوعا و قورئان بەسکردنەوە ئەم گەڕەکە بە حەقی قورئان بامۆک و باوک و کەس و کاری خۆشی لێرەوە بخێ یعنی وتومەی سەر دە کەس ڕەمێکەن لێرە چون کابرایکی گەرمیانی تۆ ناناسێ کاکە خۆ خەڵکی هەڵەبجە ئەمە ناکە بەخوا پێشمەرگەی هەڵەبجە ڕازی نەبووە بەوە یعنی من تەعەجوبەکەم لەوە بەڵام ئەوەیە هەر نانهێشتا بیانوتە ئەمە بکرێ لەم شارە ئێمە وازیێنین لە ڕاستیە ئەوە ئەو دیفاعیان کردای دەی بەخوا یەکێتی لە ماڵی منابووە چۆن دیفاعەکەم لە برای خۆم و لە کوڕی خۆم لە مناڵی خۆوا دیفاعم کردوتمە یەکێک بەبیللاهی بێوێ بیکوژێ بێ من بکوژێ ئەنجا پەلاماری ئەوە شتێکی لێ بکاستەکەمەوە لەو زەلامە با بمکوژن ئینسانە بێ غیرەتی بێ لەوانە بێ دیفاع لە خەڵکیکەی خۆی بکە کاکە من بڵێن شتێکم تۆ بمگرە قسەم بۆ بکە کوا کێ بە زۆر و بە زەخت و بە کوشتن چاک بووە
لێرە حەزەکەم بەم کەناڵی ئێوە بڵێم دوو دەلیزلوی زۆر بەقووەت ئەوانەی کەوا مامۆستایان شەهید کرد ئەگەر لەسەر بزوتنەوە شەهیدیان کرد ئەبواە بیان زانایە بزوتنەوەی ئیسلامی نەبوو چونکو یەک لەو دەلیلانەی کە ئەم خەڵکەی ئێسەش ماوە چەند کەسێکن ئێسەش خۆیان اعترافەکەن مامۆستا ئەمە قسەی بووە وتوێتی من بزوتنەوە نیم تا بڕۆن خۆم شارمەوە